عزیزان خۆشەویستان لێرەدا چیمان بۆ دەرەکەوێ ئیسلام هاتووە ئەم ئیسلامە پیرۆزە هاتووە بەردەوام دژی ستەم بووە وریابن ئیمانتان کز نەبێ بڵێن ئیسلام زوڵمەکا لێمان ئیسلام ستەمەکە هەر کەسێ بەناوەی ئیسلام وەیکا ئەوە بۆ سیاسەتی خۆی کە ئیسلام لە هیچ شوێنێکا لەگەڵ ستەمانە بووە ئیسلام پێمان دەڵێ ستەم لە کافر مەکەن چیجا موسڵمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوەی بێتە پێغەمبەر حلفێکیان بەس کۆمەڵێک لە مەکەدا قوڕەیشیەکان ئەوانەی دەستیان بڕوایە ستەمیان لەوانە دەکرد کە هیچیان نەبوو ڕەش و ڕوود بوون یەکێ لەوانە کە ستەمی کە هەستان و دەنگیان هەڵبڕی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم پێش پێغەمبەرایەتی کاتێ بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم باس ئەو یادەوەریانە کرد پێغەمبەری خوای فەرمووی ئێستاش بانگم کەن دەڕۆم با کافر بن مەدام ستەمیان لێ دەکرێ ئەچم دیفاع لە مەزلومەتیەکەیان دەکەم کەواتە ئیسلام نەک لەگەڵ کۆمەڵێکی موسڵمان ڕێگا نادا ستەم بکرێ لە کەسی ئەگەر کافریش بێ بۆیە ئەوە چاک بزانین مسلمان عزیزەکان ئێمە لە باتی ئەوەی پشت بە خوا بەستین بگەڕێینەوە نابێ ئێمە بڕێین گلەی لە خوا بکەین ئێمە گلەی با لە خۆمان بکەین ئێمە گلەی لە خوا نەکەین چونکە ئێمە خۆمان نەمانزانیە بژین لەسەر دنیادا چونکە ئیسلام هاتووە دژی ئەوە بووە پێغەمبەری خوا فەرمێ اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا خۆت بپارێزە لە دوعای کەسێک کە ستەمی لێ دەکرێ مەزلومە ئەگەر کافرشە زۆر جار ئێمە نابێ